زیندان ئەو شوێنەی کە جگە لە ئازار و خەم و ناڕەحەتی بۆ سزادراوان هیچ ئومێدێکی دیکەی تێدا بەدی ناکرێت. چاکسازی گەورانی سلێمانی ئەو نمونەیە کە دەیان داستان و تراژیدیای جۆرا و جۆری دەستگیرکراوانی لە خۆ گرتووە بە جۆرێک کە لەگەڵ سزادراوەکاندا دەدوێت گوێت لە چیرۆکی جیاواز دەبێت، بەڵام سەرنجام تروسکایی ژیان لەو ئاسۆیەوە دەبینن کە یاسا سەروەر بێت و لێبوردنی گشتیان بۆ دەربکات، کەچی لە ئێستادا بەهۆی پەکخستنی پەرلەمانی کوردستانەوە ئەو ئومێدەشیان لاواز بووە، بەڵام هەر لەگەڵەوەشدا داوا لەلایەنە پەیوەندیدارەکان دەکەن کە کاری جدی بکرێت بۆ ئەوەی لێبوردنی گشتی بیانگرێتەوە. داواکانی لە حکومەتی هەرێم چای بەزەی و بەڕەحمی بەسەر زیندانیانە بخشێنێتەوە و بەشکم ئەم جارەش لێبوردنە دەرکا هەر هیچ نەبێ بۆ ئەو سزادراوانەی کە تاوانەکانیان شایستی ئەو نیە ئەوەنە لە زیندانە ماونەتەوە. خۆ چەند ساڵە لە زیندان؟ من خۆمی سا 5 ساڵ و 6 مانگم تەواو کردووە لێرە. چەند ساڵت ماوە؟ 2 ساڵ و 4 مانگ. ناومێد نەبووی لە ژیان؟ وەڵاهی زۆر ناومێد بوومە. دایان کەسی تایە هیچ کێشەیەکی کۆمەڵایەتی و کێشەیەکی دەرەکی نەماوە، یعنی ئێمە سوودمان چیە لە ئێرە داوای لێبوردنی گشتیەکەین بەبێ ئیسtisنا لێبوردنەکە بدرێ بابێن بە کەیسەکان چاپچنەوە یەک دووشکا کە ئێمە خەڵکمانتیان مناڵەکانی وا لەو خەڵک بە خێویانەکە، یعنی مەعقول نییەمە پەرلەمان کە لە کاران نیە و کار ناکە ئێستا پەرلەمان خۆ ئەتوانن لیژنێکی قایم پێک بێنن لیژنێکی تۆگمە پێک بێنن لە هەموو لایەنەکان و ئەندام پەرلەمانە بەڕێزەکان بە شتێکی خۆیان هەستن بەمیشەوە کاکە ئێمە لێرە هەمووی نەخۆش کەوت هەمووی زرد بوو هەمووی تێکشو چیت یاسا سەروەر نییە بە تەئکید یاسایەگەگە سەروەر بێ خەڵکی تایە یعنی لەسەر شتی وا حکم دراوە لە ئێرەیە لەسەر کۆتر حکم دراوە 5 ساڵ و مانجی خواردەوە کاکە. بەڕێوەبەری ئەو چاکسازیەش دەرکردنی لێبوردنی گشتی بە پێویست دەزانێت هەم بۆ کەمکردنەوەی بارگرانی سەر چاکسازیەکە هەمیش بۆ کۆتاییەنان بە چاوەڕوانی ئەو سزادراوانەی کە داوای دەرکردنی لێبوردنی گشتی دەکەن. زۆرێک لە سزادراوان لە ڕووی چاکسازیەوە زۆر باش بوون، پێویستەکات یاخود هیچ کێشەیەکیان نەماوە لە دەرەوە کە کێشەی یاسایی یاخود کێشەی کۆمەڵایەتی یان چارەسەر کردووە یا ماوەیەکی زۆرە لە چاکسازین پێویستەکە ئەم کەسانە لێبوردنیان بۆ دەربکرێت بە تایبەت ئەو کەسانەی کە زیاتر لە 15 ساڵ یاخود 12 ساڵ لە چاکسازی بوون، چکە زۆر کەسی تایە نزیکی 19 ساڵە لە چاکسازیە یاخود ئەو کەسانەی بە مادەی مروری و مخالەفات سزادراون کە پێویست ناکات لەم بارودۆخی ئێستای هەرێمی کوردستانە لە ناو چاکسازیە بکرێن بە بارگرانیەک بۆ چاکسازیەکان، چکە چاکسازیەکانیش ئەرکوتێچوویەکی زۆریان ئەوێت لە هەم لە ڕووی ئەمنیەوە هەم لە ڕووی داراییەوە. چاکسازی گەورانی سلێمانی توانای لە خۆگرتنی 900 سزادراوی هەیە، بەڵام لە ئێستادا زیاتر لە 1100 سزادراوی تێدایە کە ئەوەش کاریگەری خراپی لەسەر باری دەرونی سزادراوان دروست کردووە، چونکە زۆری ژمارەیان بۆتە هۆی ناڕێکخراوی پۆلێنی زیندانیەکان بە جۆرێک سزادراوە جۆر بە جۆرەکان تێکەڵ بەیەکراون، هەر بۆیە سزادراوان پێیان وایە لێبوردنی گشتی هۆکار دەبێت بۆ چارەسەری ئەو کێشەیە. دلێر کەمال کورد، ساد نیوز، سلێمانی.